سۆرمەیادە نەجار ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق نووسیوێتی باسی بڕیارەکەی دادگای فیدراڵی ناکەم کە چەند نادەستوریە ساڵانێکە باسی ئەو دادگایەمان کردووە کە تەنها ئەمڕازێکە بۆ جێبەجێکردنی مەرامەکانی ئێران و هاوپەیمانەکانی لە عێراقدا بڕیارەکە تەواو پێچەوانەی یاسایە و پێشێلکردنێکی ڕەهای دەستورە پرسیارەکە وایە سەرۆکۆمار بۆچی هیچ هەڵوێستێکی نێو دەسەڵاتەکانی بەکار نایەنێت لە مادەی 67 دەستوری عێراقدا ئاماژە بۆ کراوە کە لە پەیکەربەندی حکومیدا سەرۆکۆمار بەرزترین پۆستی ئیداریە هەروە دەسەڵاتەکانی بە سەرۆکۆماری دیاری کردووە کە لە زۆر بوار و پرسدا دەتوانێت بەکاریان بێنێت بە تایبەت پارێزگاریکردن لە دەستور و جێبەجێکردنی مادەکان کارکی سەرەکی سەرۆکۆمارە کە با سیمبولی یەکپارچەی نیشتیوان دانراوە و نوێنەرایەتی سەروەری وڵات دەکات سەرۆکۆمار کە لە پشکی گەلی کوردستانە و پێویستە نوێنەرایەتی خواستنەتەوەی و نیشتیمانیەکانی بکات ئێستا لە بەردەم دەرفەتێکا بۆ ئەوەی نیازپاکی بەرامبەر بە نەتەوەکەی بسەلمێنێت و ڕێگری لە یاسایەک بکات کە گەرێکی زۆرە ببێتە هۆی ئەوەی بەشێکی بەرچاوی کۆمەلگا لە مافەکانیان بێبەش بکات واتە ئەم دەقە یاساییە دەرفەت و دەسەڵاتەکانی سەرۆکۆماری دیاری کردووە ڕێگەیەوەشی پێداوە ڕێگری لە پێشێلکردنی دەستور بکات سەبارەت بە پرسی کۆتاکان دکتۆر مەیادە نەجار دەڵێت بڕیارەکە یاسایی نییە و سیاسیە چونکە ئەگەر تەرخانکردنی کورسی کۆتا بۆ پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان نادەستوریە ئەی بۆچی تەرخانکردنی کورسی کۆتا بۆ پێکهاتەکان لە پەرلەمانی عێراق دەستوریە لە کاتێکدا دەستور بۆ عێراق و کوردستان هەمان دەستورە سەرۆکۆماری ئێستا هەمان هەڵەکانی سەرۆکۆماری ڕابردوو دووبارە دەکاتەوە ئەمە شۆ پرسیارەمان لە دروست دەکات کە دووبارەکردنەوەی هەڵەکان سەرۆکۆمار بەرەو کوێ دەبات چارەنووسی عێراق وەڵاتێکی فیدراڵی بەرەو کوێ دەبات لە کۆتایی نووسینەکەیدا مەیادە نەجار نووسیوێتی سەرنجەکانەوەن سەرۆکۆمار دەتوانێت بە چەند هەنگاوێکی یاسایی و نیشتیمانی بەرامبەر بەم بڕیارە نادروستە بوەستێتەوە چونکە خودی بڕیارێکی لەم شێوەیە گەرێکی زۆرە ڕێژەی بایکۆت بەرفراوان بکات لالایەکی دیکەشەوە بەشێکی زۆری کوردستانیان لە هاوڵاتیانی کریستیان و تورکمان لە مەفەکانیان بێبەش دەکات ئەمەش ڕاستە خۆپێچەوانەی و بڕگەیە کە باز لە چەسپان یاسایشی کۆمەڵایەتی دەکات ئەو بڕیارە ڕەهەندێکی ڕەگەزپەرستی و شۆڤێنی تێدایە بەرامبەر بە پێکهاتەکان کە هێشتا لە عێراق پێیان دەگوترێت کەمینەکان